دەڵێن خۆکوتین دژ بە ڤایرۆسی کۆرۆنا ئەگەری مردن زیاد دەکات لەبەرەوەی لە هەندێک لە وڵاتانی ڕۆژئاوادا چەند حاڵەتێکی مردن بەهۆی ڤاکسینەکە تۆمار کراوە. ئەگەر چی هێشتا یەکلایی نەبوونەتەوە ئەو حاڵەتی مردانە هۆکارەکەی ڤاکسینی دژ بە کۆرۆنایە و ژمارەکانیش هێشتا یەکلایی نەبوونەتەوە، بەڵام ئەگەر ئەو هەواڵ و ژمارانە ڕاست بێت لە 1 ملیۆن کەس کە کوتراون دژ بە کۆرۆنا بە بەکارهێنانی ڤاکسینەکە تەنها 1 کەس مردووە. بەڵام لە کوردستانی خۆمانە لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆناوە هەتاوەکو ئێستا نزیکەی 4,000 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. لە کاتێکدا ئەگەر هەموو دانیشتوانی کوردستان بەم ڤاکسینە بکوترێ کە ئەکاتە 5 ملیۆن کەس، خوا نەخواستە تەنها 5 کەس ئەگەری مردنیان هەیە کە هێشتا ئەم ژمارانەش یەکلایی نین و ناکرێ بڵێن کە ڕاستە لە 1 ملیۆن کەسە کەسێک بە ڤاکسین دژ بە کۆرۆنا ئەمرێت. هەموو ڕۆژێک لە عێراقدا نزیکەی 40 کەس بە ڤایرۆسی کۆرۆنا دەمرێ. هەندێک جار ژمارەکە بۆ 50 و 70 و 90 بەرز دەبێتەوە. بەکارهێنانی ڤاکسینی دژ بە کۆرۆنا دەکرێت بەرگری گشتی دژ بە نەخۆشیەکە دروست بکات و ئەگەری مردنی ئازیزان و خۆشەویستانمان کەم بکاتەوە. لە ساڵی 2019دا کە ڤاکسینی کۆرۆنا بوونی نەبوو، هەموو ڕۆژێک زیاتر لە 275,000 کەس مردوون کە زۆرینەی هۆکاری ئەم مردانە بریتی بوون لە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماخ و گیرانی بۆریەکانی خوێن و هەناسەدان. ژمارەکان ئەومان پێ دەڵێن کە بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆنا بۆ دروستکردنی بەرگری گشتی زامنی پاراستنی ژیانی خۆشەویستان و ئازیزانمانە. ژمارە ڕاستەکان لە کورتساک بیستن و باوەڕ بە زانیاریەکانی تر مەکەن کە ڕاستی و دروستیان نییە.